بەرنامەی سەربازی و نیام جارە باس لە ئازار و مەینەتی ئەو کەسانە دەکات کە هیچ کەس گوێبیستی دەنگەکانیان نابێت، هیچ کات دەنگیشیان ناگات بە خەڵک و کۆمەڵگا. بەڵام چەند مرۆڤێکی دڵسۆز بوونە تا پەناگەیەک ئەو توێژە جوانەیان لە باوەشگرتووە و دەرخستنی ئەو دەنگانەی کە تەنها هاوارێکە لە ناخیانەوە سەر هەڵدەدات. ئەگەرچی ئەمانە توێژێکی بێناز، هەستیار و ناسکی کۆمەڵگان، بەڵام کەسانێکی مرۆڤ دۆست هەن کە مامۆستای ئەو نابیستانن. خۆبەخشانە نازیان پێدەبەخشن و ئازارەکانیان لە ئامێز دەگرن لە ڕێگەی خزمەتکردن و فێرکردنیانەوە. نسبەت ئەو توێژەی کە ویم پەیمانگەیە دەوام بکەن، ڕاستی توێژەکە یعنی گەلک یعنی توێژێکی حساس و یعنی زەحمەتە. یعنی ئەو ڕۆژە یەکەم کە تۆ وێ حسێبێ بکە کە ئەف قوتابەتێتە پەیمانگامە، یعنی حسێب کە هەتا یعنی ئەو تەڵەبەیە قوتابەکە لێت پرسین، یعنی لێ پرسینەوێتە چییە ئەو هیچ نزانیتن. يعني تو حساب كالفي مرحلة حتى وكو مرحلة عندك تو فيرا خيندن تكي فيرا نفسين تكي وفيرا أو منهج برورد تكي كابو مهاتيا بيج قلبي أو مع مراعاة نخوشيتوي مراعاة هرش مشكلة هابيتن المال، يعني أو مشكلة دبو ما هتف بيمانجا دبيت أم إيرا شارع سري ومشكلة بكين راستي. يعني نسبة كأكو بريوبر خل إيراد بينم أو تيجي ما قلق يعني خمان ديت كان قال وقتابيا نسبة ما مستوى كان يعني حتى استا بيجم هكو بيجي بزرن نوفي كومال قايدة كبيجن ما مستوى هين إيرا فعلا يعني كدرسود بيجنا بطلبة نوبيس. ئەگەرچی ئەمانە توێژێکی بێناز، هەستیار و ناسکی کۆمەڵگان، بەڵام کەسانێکی مرۆڤ دۆست هەن کە مامۆستای ئەو نابیستانن. خۆبەخشانە نازیان پێدەبەخشن و ئازارەکانیان لە ئامێز دەگرن لە ڕێگەی خزمەتکردن و فێرکردنیانەوە. اكو بيجي شو لك وقلق ما ظنتكن نوفي كومال قايدا كوات كان كو اف قطابيا تيكال كومال قايا ببن بزان كو مرحله كباش خين دنيا ببرن وكي بطان اعتماد سر خوب كان بو جيانا خو الحمد لله يعني هتانو كما مرحله كباش طلبتنا يعني يبري نابز قلق زحمته يعني واتا يعني ونا هيك اخفتنا قوليا ونشت باغبتن هر يعني مروفك كنشت باغبتن نشت اي نوف دليويدو نوف مشكيدو بيجي قلق زحمته اف زحمته بوكيت ميتابا بوي او كسد كوغل تعاملت كان الفي مع هدي يعني هرش مشكله قبيتن راسي يعني بو ما بدقرته بينا بيستي تو يك إنسان كنشت باغويت دشتفتو لي تيجي دشتفتو لي تكتب المكامة شيء هي قاموس إشارة ما هي أبي زماني أماجد بيت أم يعني وبكين همو أستافي إيرا فيرا في زماني أماجد بيت وبيبشر بطانيت يعني قلبه طبيعة باغويت بزاني تشدفت شو مشكلة هي تشتف خوب جاين تبي طلبي. أي أمور تجرين أم زوري يعني 4 صالي را ما أم تشيل ورجرين 4 صالي 5 صالي أي أم إيرا فيرت كين لوريا خوردن ورزش وهروها فيرا يعني أو بيتت عندك بيتوت كينو فيرا رنجا كونت كينو فيرا كو كلمات بابا ودايا أو تشتت كو أمزون منهج مدها بيت فيرت كين وأبش قال لغة إشارة طبعا خب أخذنا لغة إشارة فيرا كين
قناغة بخشي سواء طبعا أبا قناغة قلق حساسة بو طلبتنا بيست چونك في قناغة دا يعني حساب كده همو تشتكي شين أم فيركين مشكلة ما قال إيه مشكلة بناية يعني مفروض أنه كما جناحك خاص هبيتن بخشي سواء منو كان إيه في بناية يكفولا هاي ما أفولا أجر قطابي ورقين 4 صالي أو طلبت بومتين يعني احتمال مالت وديرن صباي زوزيتن احتمال بيستيب نفستن هبيت ولا تبولا كي في طلبة بنفينا ولوريا بيبكا وبشخينا يعني أبا قالك زحمة أبو مامستاي وبمراقب مربية تشاوديرة كي نابيست كل إيرة تعامل قلبها قطابي أبكار طبعا قالك هي خلق بيجيتن نابيست زون بخينن نابيست حزو أورازوكنيا بس طلبي نابيست هيج فرقنية قال طلبة اعتيادي يعني نسبة ميشكو ورقرتنا درسي بس أفندي يعني توصيلات فيتن كوبجينية طبيعة بالبرسيوتك قلق يعني وكو بيجيب ترسناكو مهمة يعني تو حساب كاتو همروجة يعني سطو نوتو تشار قطابيا دورة وبشتي هفليري حتى لا ينزيكي شقلوبي ام بين ايرا وبتشنبا حسابا هديبكاك وباس رايكيتيك بتشيت احتمالا قطابيك باسي دا بيجيت ازده مخواري مشو لك وهي يعني مشو لك وهي انش كتيتا ايرا نسبة ايرا بربو نفا شرهاتنا تشو ندريا أبا همي أف مسؤوليتي الملمة بابولا عافية بابولا ئەو مامۆستایانە خۆشەویستی و خەمی قوڵیان بۆ نابیسەکانیان ئیرادە و هێز و چوستی پێبەخشیون بێ ئەوەی هەست بە ماندوویەتی بکەن. ئەم مرۆڤە بەخشندانە ڕۆژانە و بە بەردەوامی وانەکانی پرۆگرامی پەروەردە و فێرکردن بەو نابیسانە دەڵێنەوە. بروجرام خيندني نفس وكي بروجرام پروردية لوليما واتا يعني كاتو بيجي وانا كردي ما مستوى وانا كردي بيش تبا يعني تو احتمال البروردي ما مستوى كام يعني في بابا تبدو رجا سي رجا بشيل بقينت الطلبة قطابية كان بس يتما احتمالاته هشتكي حفت رجا بو شو قالك تشبيت فيتن وكي وسائل تعليمي قالك جرينجا وحتى بدي بيت ما مستوى يعني وكو بيجي تمثيل بكتل في موضوعي بو حتى بطل انت افطلبه ور بقريد في موضوعي تشوكو افي قولينيه يعني تو بيجي هرسر صبوري بو بنفيسيو بيجا ورا فخينا او ما جا ناكرت او دي بيجي دبركه احتمال بس مش بس اجرتا اشتكى وكي بيجي برجسته الشويدا بونو من تو بيجي رسمي يعني تدبيت موضوعك بو بيجي تشتكى لازم تفيد تشتي بو بيدوك بينيا بيش شويتوي بيجي كأبا أفتشتا أف نوفيا إجا أبا كأبا أفتشتا وهي ما يكشي بيجي إجا أف بتشيكا يعني دشيت طبع كتمشكي خو وانەکان ئاسایی نین بەڵکو زەحمەت و سەختی زۆر دەبینن لە گەیاندنی ئەو پەیامەی وەک ئەرکێکی مرۆڤانە هەڵیان گرتووە. ئەم مرۆڤانە دوای هەستکردن بە مەینەتی و ئازار و زەحمەتی ژیانی نابیسان بڕیار دەدەن ببن بە مامۆستا و ڕێگا نیشاندەریان. ئەم توێژە بارودۆخیان زۆر تایبەت و هەستیارە ئەوان لە دنیایەکی جیاواز ژیان دەکەن. ئەم ژیانە جیاوازەش پڕێتی لە کێشە و گرفت و تێنەگەیشتن لە داواکاری و حەز و ئارەزوەکانیان. طبعا وانا بيركاري او قلق دسودي اللي بينن بو جانا روجانا خو
وەکی حاسیبە وەکو شورکردن دەربە تا عامل گەل پارەی بکەن یعنی بۆنە بیرکاری گەلێک قورسە بۆ مامۆستایە یعنی هەر مامۆستایەک ببێ هۆیەکانی فێر ببێ وسیلتە نەشر بشت ئەبێ دەرسێ بگەینتە تەڵەبەکان و بیرکاریش ئەم مێشین مەوزوعەکان یعنی بابەتەکان 175 بگەیتە تەڵەبەت خۆ یعنی ما هیچ مۆزوعێکی شەتان وکە یعنی ئەو مۆزوعن ئیلا ئەگەر بێژم مە ئیشارەت نیە یان گەلێکی قورسە یان بزانی کە سوودی لێ نەبینێت مێ حەزف کردی ئەگەر ئەم هەمی مێگەیان دێت تەڵەبێت بۆ ئەم ڕاهێنەر و مامۆستایانە بە درێژایی تەمەنیان هەوڵیان داوە تینوێتی هەست و دەروون و دڵی ئەم نابیستانە نەهێڵن حەزەکانیان تێر بکەن لەو شتانەی کە لە بەدواگەڕانیان وێڵن 15 ساڵە لەو پەیمانگایە خزمەتم هەیە ماوەی 8 ساڵە دەرسی دەرێمەوە دەرسەکانیشمان کوردی و بیرکاری هەردووکم گۆتیتەوە بەڵام ئێستا دەرسی بیرکاری دەرێمەوە بە پۆلی یەک دەرسەکانی بیرکاریشمان یەکەم جار بە ژمارەکان دەست پێ دەکەین هەتە سەتی و دوایە کۆکردنەوە و بازنەوە 4 گۆشە و 3 گۆشە فێریان دەکەین و قوتابیان زەحمەتیەکانیشیان زەحمەتە زۆر تێگەیشتنیان زۆر زەحمەتە هەرچەندی یعنی لوغەکەی ئەمە دەزانین دەورە شتمان زۆر دیتە لوغەیان زۆر باش دەزان و یەکەچی نابیست مساعدەت یعنی لەگەرتە مساعدەك نابیستە ینی وەکو مامۆستایەک مساعدەم دەکاتن بەڵام ئەوەیان زۆرە یعنی ماندووبوونیان زۆرە بەس ئەمە هەدەفمان ئەوەیە کە قوتابیەکان تێبگەن و خزمەتیان بکەین بە هەموو نەوعاچی 14 ساڵە لەو پەیمانگایە مامۆستامە 12 ساڵە لێرە لە باخچەی ساوایان کار دەکەم من بخۆم چونکە بە تەبیعەتی خۆم منداڵم زۆر خۆش دەوێت لێ هەڵمژاردی ئەلێرە لەو باخچەی کار بکەم من طبعا لێرە منداڵک کاتێککە منداڵەکی باخچەی ساویان لە بۆ منداڵی ئاسایی زۆر زەحمەتە کە منداڵەکە قسەی دەکاتن گوێی هەیە بەس ئایا لە بۆ منداڵەکی نابیست کە منداڵەکە 4 ساڵە 5 ساڵە منداڵی نابیستە نەگوێی لێ نەقسەش دەکەیان دەبی چەند زەحمەت بی هەم لە بۆوی هەم لە بۆ من وەکو مامۆستا بەڕاستی ئەرکی ئەوانە ئەرکێکی زۆر قورسە ئەرکێکی زۆر پیرۆزە چونکە ئەمانە تەعامل لەگەڵ منداڵی ئاسایی لەگەڵ قوتابی ئاسایی ناکەن ئەمانە ناچارن ڕۆژانە تەعامل لەگەڵ منداڵی خاوەن پێداویستی تایبەت منداڵی کە مندامکەن بە خۆتان دەزانن لێ ڕاهێنان پەروەردە و پێگەیاندنی منداڵێک کە بەڕاستی گرفتی بیستنی هەبێتن لەگەڵ منداڵێک کە ئەو گرفتەی نەبێتن بەڕاستی ئەرکی مامۆستان قورسە دەکاتن. ئەو قوتابێت ئێرە حەز و ئارەزوەکەەوە زۆرە هەی ڕاستی وەکو بێژی وەکو وێنە کێشان هەمووش یعنی گەلک ڕەسەمێت هەیەن ئێرە یعنی گەلک دەستەوە یعنی بوو وێنە کێشانێ ئێڕەنگینە و نسبەت چالاکیەکانیش ما ئەم ساڵانە چالاکی ئێرە مێت هەین و تەڵەبێت ما مەدوێت بەشداری وە چالاکیە بکات وەکی هەر تەڵەبێت دیکە یعنی ڕاستیت مەکتەبە. ئێرە پەیمانگای هیوایە بۆ گەڕانەوەی هیوا بۆ نابیسەکان لە ڕێگەی چەندوانەیەکی جۆرا و جۆر ئەم وانانەش لەلایەن کەسانی پسپۆڕ و شارەزا دەوترێنەوە فێری نابیسەکان دەکەن کە چۆن تێکەڵ بە کۆمەلگا بن لە دەوروبەریان چۆن تێبگەن و چۆن چێژ لە سروشت و ژیانیان وەرگرن. ئەمانە ڕاهێنانیان پێدەکەن بۆ فێربوون و خوێندنەوە و نووسین. وەکوانەکانی بیرکاری و زمانی دایک و ئینگلیزی و وانەی کۆمپیوتەر و چەندین پرۆگرامی دیکە لە ڕێگەی پەروەردەی جیاواز و تایبەت ڕادەهێنرێن کە چۆن فێری زانست و زانیاری بن و وەک مافێکی سەرەکی خۆیان لەسەری ڕادەهێنرێن. نسبة وانا انجليزيش وانا كوغلكو جرينجو عالمية يعني مفروضة يعني طلبت ما فيربن ما قالك الحمد لله يعني ما شين طلبت خو فير انجليزيش كان حتى بتوانن اكو بيجي تيكل اكو بيجي تكنولوجيا يبنو ايباد و كمبيوتر حتى وانا كمبيوترش ما هي الإيرا
25 ساڵ خزمەتم هەیە لە 10 ساڵە لە پەیمانگای نابیستانم بە زمانی ئاماژە و بە زمانی بە قسەش دەرسیان پێدەرێن لەبەرەوەی وانەکان دەبی جێشان لێبی هەندێک لە قوتابیەکان جێیان لێ بەڕاستی زۆر ماماندینە لەگەریانەمە لەبەرەوەی ئەوە یعنی ئەوەکەی دامانە منهەجەکەی دامانە دەبی بیگۆڕین لەسەر کتێبی تربیەی دەڕۆین بەستە دەبی ئەمە کورتیکەینەوە دەبی ئەو زەحمەتانە لابین دەبی بیانگەینێ ئەمە نێزیکترین کەسین لە بۆیان یعنی لەوانەیە لە ماڵێ ئەو هاتیان نەگەنوە چیمە ئەو یعنی هیوادارم پەرەیان پێ بدرێ زیاتر. یەکێک لەو کارە گرنگ و وانە تایبەتانی فێری دەستڕەنگینی و کاری هونەریان دەکەن. ئیدی لێرەوە ئەو دەستانەی ناوەسن لە دروستکردن و نەخشاندنی وێنە و ڕستن و چنین لەم ڕێگەیەوە ئەم توێژە فێری هونەری کاری دەستی و نەخشاندن و وێنە کێشی دەکرێن تا لە داهاتوو بەشدار بن لە کۆمەڵگا بیر و بۆچوون و بەهرەکانیان بکەنە بنەمای سەرکەوتن و بەشدار بوون لە پێشکەوتن و بنیادنانی کۆمەڵگەی کوردی. نسبت ژوورە کاری دەستی مێ هەی کاری دەستی ئەم ئێرە وە قوتابیە فێر دکەین و فێرە شولت کاری دەستی بن سیرامیک حیاکە خەیاتە یعنی خەیاتە وەکو بێژی شتێ بیدایی نەشێن شتێ قرس چکو جێمە یەشیاو نییە یعنی ڕاستی بێژم بۆ کاری دەستی و ساڵانە ئەم پیشانگایە ڤەتکەینەوە ئەو تشتێوە دروستکردی ئەم هەموو لێ پیشانگایە داتنێن. نسبة وقت قوتابية ما جدولة هي يك الجدولة درسك كاري دستيا واتا يعني اگر بين جورا كاري دستي ما مستوى كان قالخو ما مستوى كاري دستي بيري فيرتكن. بەداخەوە ئەم توێژە گرنگەی کۆمەڵگا بە شێوەیەک لە شێوەکان نەک تەنیا لە نێو کۆمەلگای ئێمە بەڵکو لە نێو کۆمەلگاکانی تریش پەراوێز خراون و بە شێوەیەک لە شێوەکان لە خوێندن و ئەوانە بەشی زۆریان زۆر جار بێبەش دەبن. ئەوەی ئێستا دەبینینە تەنها لە پەیمانگەی هیوای نابیستان نێزیکەی 200 قوتابی خەریکی خوێندنن و لە ماوەی دروستبوونی ئەم پەیمانگەیە تاکو ئێستا توانیوێتی خزمەت بە هزاران منداڵی کەمبیستیان با بڵێن نابیست بکاتن ئەوە خۆی لە خۆیدا بەڕاستی سەرکەوتنێکی باشە. ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە جگە لەوەی کە ئەو منداڵە دەتوانێتن فێری خوێندن و نووسین و ئەو شتانە ببێتن لە هەمان کاتدا دەرفەتێکیش بۆی دەڕەخسێتن سبەی بتوانێتن دەرفەتی کار بدۆزیتەوە هەروەها تێکەل بە کۆمەلگا بێت. یەکێک لە هەنگاوەکانی ئەم پەیمانگایە ئەوەیە ئەم نابیسانە تێکەڵ بە سروشت و کۆمەلگە بکرێن. ڕاستی یعنی ئەو ستافەکە ئەف قاموسەوەتە فەرهەنگی ئاماژە ئێرە دروست کردی یعنی گەلە ڕاستی بێژم ماندی بوو یعنی ئەس وەکو مدیر ئەس هەتۆ ئێرە و هەتۆ وەریشم ئەس ڕاستی ئەکو بێژی دەستخۆشی و شەرمەزاری وانم چکو من وەکی مدیر هەر پێشوە دەستخۆشیە لێ بکەم یعنی نەشوێمە بەرامبەرەوە هیچ شتێکی یعنی ئەکو بێژی بەرامبەرەوە دابنێم گەلک ماندی بووم خۆ بەخشێ خۆ گەل سلێمانی دوهۆک ڕیتنش نەخوارێ ئێرە احتمال بوو سبایزی سعات هەشتاتن هەتا شەوێش ماندی بوون گەلوە هەر سەر حەکو بێژی حسابە خۆ ئەستویە خۆ بوو. من لێرە پێشتر قوتابی بوومە لە پۆلی یەکەوە دەستم بە خوێندن کردووە و فێر بوومە لێرە فێری نووسین بوومە تاکو پۆلی شەشم خوێندووە لێرە ئێستاش زۆر دڵخۆشم لێرە قوتابیەکان فێر دەکەم هاوکاری وەکو مامۆستا لێرە دەرسەلێمەوە هاوکاری مامۆستام. من مامۆستامە لە پەیمانگەی هیوای نابیستان
دەرس بە قوتابی پۆڵی یەکی بنە سەرەتایی دەلێمەوە ئیشی من ئەوەیە تێگەیشتن تیان بگەینم چ بابەتێک بۆیان دەڵێمەوە ئیشەکەی منیش بەهۆی وێنەیە و وشەیە و پیتە و ئاماژەی دەستکردن و شتی ئەوهایە بابەتەکەگە زۆر دوور و درێژبی لەسەرمایە چیان لێ بکەین کورتی بکەینەوە بۆیان کورتی بکەین تاوە معناەکەی ناگۆڕن واتاکای ناگۆڕن بەس ئەوەیە تیان بگەین چۆن ئەو بابەتەی وەربگرن لەمە خەندەی ئەم منداڵ و نابیسانە لە خۆشەویستیانەوەیە بۆ مامۆستاکانیان ئەو مامۆستایانە وایان کردووە خەندە و پێکەنین ببێت بە سروشت و ڕەفتاری ئەم توێژە من ماوەی 13 ساڵە لێرە کار دەکەم وەک توێژەری کۆمەڵایەتی توێژەری کۆمەڵایەتی ڕۆل و دەورێکی زۆر بەرچاو و گرنگی هەیە لە ناو کۆمەلگا و بە تایبەتی لەگەڵ خاوەن پێداویستی تایبەت ئەرکی زۆرمان دەکەوێتە سەرشان ئیشی سەرەکیشمان بە دوواداچوونی کێشە و گیر و گرفتەکانی خوێندکارە لێرە چ لێرە لەگەڵ مامۆستاکەی لەگەڵ ستافی پەیمانگا خوێندنی لەگەڵ خێزانەکەی دیاریکردنی کێشەکان و دواتر بە دوواداچوونی بۆ چارەسەرکردنی ئەمەش بە کۆمەڵێ میکانیزم دەکرێت بە کۆنتاکتمان لەگەڵ مامۆستایەکە کۆنتاکتی بەردەوام ڕۆژانە هەبێت سەردانیکردنی خێزانەکان و ئەو کاتانێک کە پێویست بێ زۆر جارش پێویست بۆ سەردانی خێزانەکانیان بکەین هەنێ جار ئەگەر بربەستێک کات بێتە پێشمان نەمانتوانی بێ بە تەلەفۆن چارەسەرمان کردووە یان بانگی ئەوانمان کردووە بێن بۆ پەیمانگا توێژەری کۆمەڵایەتی و هەموو ئەو ستافەی کە لەم پەیمانگایە کار دەکا ڕاستە وەکو هەموو فەرمانبەرانی تر موچەی هەیە بەڵام زۆربەی زۆری کارەکانی تر خۆبەخش دەکا بۆ نمونە ئێمە وەکو توێژەر کاتێک کە سەردانی خێزانەکان دەکەین هیچ سیارێکی تایبەت نییە بۆ ئەو پەیمانگایە بۆ کارێکی ئەوها بتوانین بەکاربێنین بە سیارەی خۆمان و لەسەر حسابی خۆمان هاتوچۆیەکە دەکەین و هەرچی مەترسیەکی ژڕوو بدا هیچ کەس ئەو بەرپرسیارەتە ناگرێتە ئەستۆ. دارم هەیە هەز بە ئازاری زۆر دەکەم لەگەریان زۆر زەحمەتە بەخێوکردنی سێ منداڵ لەماری کەماندام و کەڕولات یعنی گەلە زەحمەتە بەڕاستیەوە چەند ساڵ ئەو منداڵێ من لە مەکتەبێنە ئەوە ئێستا دویان دەخین ئەویان ناچی ڕەوزە بوون بەڕاستی زۆر هیلاک و ماندی لە مامۆستاکان لەگەریان زۆر مەمنونیانم لەبەر ئەوەی یعنی ئەمە سێ قلم لە بەردەستم تەحاملیان زۆر زەحمەتە بەخێوکردنیان. سیارەکە حکومی نییە ئەم بتوانین یعنی سەردانیکردنە بۆ دایکوبابا بکەین ئەوان هەکو بێژیمە بچیکەک یان بێژین پۆرەک نەسریەک محدد یعنی کو بێژین بۆ پەیمانگایە من نییە ڕاستی ئەم هەموو ئەم بکەین ئەسکەوکو مدیرگەل توێژەری کۆمەڵایەتی ماست هەموو خۆبەخشن هەتا مامۆستایەکانیتمە کێت ئێرە هەریەکە یعنی یە منطقەکێت بە پارێت خۆ سیارە خۆ یعنی کە سەردانی کردکەن بۆ مۆلەکان. بە نسبەت مامۆستانەوە ئێمە توانی وانە خۆشبەختانە بەشداریان پێ بکەین لە خولەکانی ڕاهێنان لە ناوەوە و لە دەرەوەی وڵات لە ساڵی 2010 ئێمە توانیمان بەشداری تقریبن بە تەواوی مامۆستانی پەیمانگەی هیوای نابیسان بکەن کە بەشدار بن لە چەند خولێک لە وڵاتی لوبنان کە ئەم خولانە بەڕاستی
ناوەڕۆکێکی باشیان هەبوو و لەلایەن کەسانی ئەکادمی و کەسانی زۆر شارەزا خولەکان بەڕێوە چوون. جگەلەوە ئەمە هەڵمانداوە ئیحتمام بە توانەکان بە پێداویستەکانی منداڵان بدەین قوتابیەکان بدەین و بە پێی ستانداردە نێو دەوڵەتیەکان وا بکەین کە هەر پۆلێک 10 بۆ 12 قوتابی تێدا بێت و جگە لەمەش ئەمە هەڵمانداوە کە کێشەی هاتوچوان نەبیت ئەم قوتابیانە بۆ هەمویان مینی پاسمان گرتووە و خۆشبەختانە ئێستا ئەم کێشە بە تەواوەتی چارەسەر بووە. ئەمە دیاری بەرنامەی سەربازی وونی کەنالی کوردستان 24 بۆ مامۆستایان و کارمەندانی پەیمانگەی هیوای نابیستان پێشکەشیان دەکەن هیوادارین بەردەوام بن لە خزمەتکردنیان.